نەگو دەڵێکی شاری سلێمانی هەمیشە خۆمان بە خۆشحاڵ زانیوە هیچ لە بەشێکی جەستەی مرۆڤ باگەن کە هەموو کەسی حەزەکە بە جوانترین شێوە دەرکەوێت ئەویش پژوو ڕوخسارێتی ئەمە تەمڕۆ لە گۆشەیەکی زۆر جیاوازەوە سەیری پیشەی دەلاکی بکەین و قسەی لەسەر بکەین. دەلاکی ئێستا زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە لە چاو جارانە. ئێوەش لە ئاست خۆمانەوە تا ڕادەیەکی زۆر باش لەگەڵم گۆڕانکاریە ڕۆشتوین هەر کەسە بە پێی ئاست و توانە و ئیمکانێتی خۆی سوچێکی ئەم گۆڕانکاری گرتووی بە ئێوەبی باتە ئاستێکی باشترەوە. جاران هەر ئەوە بوو شتێکی سەرەتایی فێرە بوویت و دەستەکرد بە هیچ و ساڵانێکی زۆر بوو ئاستە مامناوەندە بەردەوامە بوویت. بەڵام زۆرینەی خەڵکیش سەرخۆشی خۆی بە دڵ نەبوو هیچیشی نەبوو وایە زانی سەرچاکردن هەر ئەمەیە و قژی ئەویش هەر ئەمەی تیا دەرەچێت. بەڵام ئێستا پیشەکە تەواو بۆەوە ئیلمێک و ئەخوێندێ زۆر شتێکە پێویستەکە تۆ شارەزایی هەبێتە ئیشی لەسەر بکەیت و خەڵکیش چاوگوێی کراوەوە لێسایشتی زۆر تایبەت و جیاواز جێوێت. لێسەیە بە جۆرێک ئەچێتە ناو وردەکاریەوە تاواکو و ستایلێکی گونجاو بۆ کەسێک ڕۆبژێریت هەر ئەوە نییە تۆ قژێک کورتەکەیت و ڕابزانیم سەرەت چاکراوە. ئێستا بۆ نمونە کەسێک گێتە لای ئێمە داوای ستایلێکی گونجاو تایبەت بە خۆیەکە زۆر شتێکی پێشتر ئێمە بێ پرسیاری لەسەر بکەین و ئەنەلایزی بکەین دواتر بریار لەسەرەوەین ئایا ئەم کەسە چ ستایلێکی لەگەڵ ئاگونجێت. یەکەم شت بۆ هەڵبژاردننی ستایلی گونجاوی کەسێک زانینی پێگەی کۆمەڵایەتی ئەم کەسەیە. بۆ نمونە کەسێک بەڕێوەبەری کۆمپانیایەکە یاخود پارێزەرێکە یاخود کاربندێکە لە شوێنێکی فەرمیایشەکە ستایلی ئەمە جیاوازە لەگەڵ مامۆسایەکی هەوڵی لە ژوانە یاخود کەسێک کەسبکارە لە بازار ڕائیشەکە ئەمانە هەر کەسە و ستایلی تایبەتی خۆیانێت چونکە ئێمە دوای زانینی پێگەی کۆمەڵایەتی خاڵی دوێمێتە پێشەوە ئەویش ستایلی جلوبەرگێتی چونکە بە شێوەیەکی گشتی سێ چەمکی سەرەکی مۆدێلمانەیە سپۆرت ڕسمی کاژوەڵ کاریەکەیان و ستایلێکی تایبەت بەخۆی هەیە. دواتر پرسیارتم کەسە ئەکەین بزانین حەزی لە چ قیاسێکە بۆ قژ کورت درێژ یاخود وەسەد و پاشان سەیری جۆری قژەکەی بزانین خاوە یا شەپۆلدارە یاخود لولە چونکە هەر یەکەیان و سروشتێکی خۆی هەیە و لەبارێکە بە جوانی ئاسێت. پاشان سەیری جۆری قژەکەگەین بزانین ئەستورە یاخود نۆرماڵە یا باریکە ئەمانە شەریەکەیان و لە قیاسێکا بە جوانی ئاسێت. بۆ نمونە کەسانێکە قژیان ئەستور و ڕقە لە کورتیا زۆر گەشە بێتەوە کەسەکە ژیرە خوا بەدەستیەوە سەری کەسەکەش گەورەتر پیشانەیە بەڵام کە درێژتر بێ ئەخەوێ بەسەر سەرەکە ئاسانتر تەعاملی لەگەڵاکرێت. دوای ئەوە پرسیاری لێگەین ئایا ئەم کەسە ڕۆژانە مجویفەکە لە ماڵەوەیان نا بۆی لە هەردوو حاڵ دەگایمە ئاسانکاری بۆ بکەین کە شێوازێکی دایبێنە کە ئاسان بێ بۆ خۆی. دوای ئەمانەیە سەرچی قاڵمی سەر و دەموچاوی ئەم کەسەوە پێویستەکە ئەنەلایزی بکەین. هەنێک کەسەیە قاڵمی سەری دەموچاوی ستانداردە کەم کەسانە لە هەموو دنیای هەن و هەموو جۆرە ستایلێکیان لێیە چ کوت چ درێژ چ مامناوەن ئەمە ئەگەر خۆی بیەوێ بەڵام ئەگەر خۆشی نێوەکو پێشتر باسم کرد پێگی کۆمەڵایەتی و جلوبەرگەکە دیارەکە کە چ ستایلێک بۆ خۆی هەڵەبژێ. ئەو کەسانش دەموچاویان چۆنە قاڵبێکی سەری تەواو خریانەیە کە هیچ چون دەرچوونێکی نییە و هیچ چونە ناوەیەکی نییە هەروەها ناوچاویان نە زۆر ڕۆشتووە نە زۆر بچووکە و نە قژێکی ئەویانێ ڕووتایبێتەوە قژێکی پڕین تەواو گونجاویان هەیە هەروەها لوتێکی تەواو ستانداردگانێ نە زۆر گەورەی نە زۆر بچووکە و ئەستوری لێوێکی گونجاویانێ و چەناگەیەکی تەواو ستانداردیانێ نە زۆر کورتە نە زۆر درێژن. بەدەر لەم کەسانە هەموو کەسێک نەقسەر دەموچاویان هەیە. ئێمەش کژ و ڕیژ بەکارێنین بۆ شاردنەوەی ئەو نەقسانی کە لە دەموچاوی هەموو کەسێکا هەیە. ئێستا لای خۆمان بەگشتی قاڵی سەر و دەموچاوی ئێمە هینی قژی کورت نیە لەگەڵ ئەوەشا زۆربەی کەس قژی کورتەکاتەوە کە زۆربەی زۆری ئەو کەسانی کێشی ستایلی گونجاویان هەیە ئەوەیە کە قژیان کورتە. بەتایبەت پشتەسەرکە لای خۆمان هەمووی فلاتە چا بۆچوونێکیش هەیە کە ئاڵێ ئەم پشتەسەری خۆمان هی ئەوەیە کە بە مناڵی ئەمان خەنە بێشکە من نازانم ئەم بۆچوونە تا چ ڕادەیەک ئیلمیە. ئێمە پێویستەکە باڵانسی قژڕا بگرین کە لەگەڵ دەموچاوە هیچ شێوێ ئەم دەموچاوە نە زۆر درێژ بێ و نە زۆریش خڕ و پان بێت. تا پێم خۆش حسابێکەوە ئەنەلایزی چەند مۆدیلەکەن کە پێشترم قژانە چاکراون ڕاستۆڵەکانیان بەیەکەوە دەست نیشان بکەین. ئێستا بۆ نمونە گەر سەیرێکی ئەم مۆدیلی ڕسمە بکەین بەعام سەیری دەموچاوەکەکەین دەموچاوێکی درێژە. هەروە قژەکەیشی لەو جۆرە قژانەیە کە ڕقە و لە کورتیا گژە بێتەوە گەر دیقەتی سایدەکان بن کورد بۆتەوە قژی گژ بۆتەوە. هەروە ئەگەر سەیری گوێچکەی بکەین کەمێک بۆ دەرەوەی زۆر نە ئەمە چی وای کردو گوێچکی دەرکەوێ پشتی گوێچکەی قاڵمی سەری چوونە ناوەوەی هەیە ئەم ڕۆشتووە تەواو کورتی کردۆ وای کردو ئەم دەموچاوە درێژتر دەرکەوێ گوێچکەی زیاتر دەرکەوێ هەروە قژیشی لە ڕووی سەرەوە لە کاتی دایانانە گشتر بێ. ئەگەر دیقەتی ناوچاویشی بن ناوچاوی زۆر پانە پێویستەکان قژە لە کاتی دایانانە بە نزمی دابێنرێ بۆ ئەوەی هەم ناوچاوەکە بشارێت و هەمیش درێژی دەموچاوە کەمتر بێتەوە. هەروەها ڕیشەکەشی زۆر درێژە ئەگەر کەمتر بواە زۆر بە جوانتر داهات. سەرێکی ئەم نمونەیەش بکەین ئەم کەسە کە قاڵبێکی دەموچاوی تەواو ڕێک و جوانی هەیە لەگەڵ سەریا و ڕیشێکی پڕ و سمێڵێکی جوانیشی هەیە بەڵام کێشەکەی قژی زۆر ڕووتاوەتەوە. ئەم ڕۆشتە سمێڵێکی بەتەنیا داناوە و ئەو قژێکی کە تەواو ڕۆشتووە ئەویش هێشتۆتەوە. بەڵام ئەگەر باتایە
قژی جوان سفر بکردایە کەشێکی متەوەستی دابنایە وەکو ئەم وێنەیە ستایلەکەی تەواو سەرنجڕاکێشتر و جوانتە دەرەکەون نەوەرچاوی خەڵکتر. وەگەر سێرێکی ئەم کەسە بکەین دەموچاوێکی زۆر تایبەت و جوان و سەرنجڕاکێش و قۆزی هەیە لە هەموو ڕوێکەوە بیگرە چ لە ناوچاوی چ لە ڕەنگی چاوی چ لوتی لێوی ئەستوری و قاڵبی چەناکەی. بەڵام یەک کێشەی بچووکی هەیە گوێچکەی بۆ دەرەوەیە، بەڵام ئەم کەسە زۆر وەزیرەکانە ڕۆشتووە قژێکی تەواو درێژی داناوە لە چواردەوری گوێچکەیە بە درێژی شتێتیوە ئەمە وای کردووە باڵانسێکی تاو لە بینی گوێچکە و دەموچاوی ڕاگرێ و زۆر بە سەرنجڕاکێشتە کوێ بەرچاوی خەڵکی. ئەم مۆدێلەشمان هەیە لە ئێستا ئەمیش قاڵبی دەموچاوی زۆر جوان و مڕەباغی هەیە کە بۆ پیا و کەسانی کە خەتی تکساسیان هەیە و مڕەباغی هەیە زیاتر سەرنجڕاکێش ئەمن لە ناو خەڵکە، بەڵام ئەم لە ڕووی سەرەوەی ناوچاوانی خڕ ئەبێتەوە. ئەم کەسەش زۆر وەزیرەکانە لە ڕووی سەرەوە قژی بۆ یەشتوتەوە بۆ ئەوی باڵانسی لە بینی چەناک و قژیان ڕاگیر بکە و سەرنجڕاکێشتە کوێ بەرچاوی خەڵکی. لە کۆتاییمە ئەوە بڵێم ئەم شتانەیە تا ئێستا وتمان هەمووی لایەنە علمی و ئەکادیمیەکەیەتی تایبەتە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت ستایلێک هەڵبژێرن لەگەڵ هەموو شێوازی جلوبەرگ و پێگەکەیانە بگونجێت. بۆ بەدەر لەمانش کۆمەڵانی کەسانێکن کە گوێیان لەوە نییە کە ئەم ستایل لەگەڵ خۆیان بگونجێ یاخود نا بۆ مرتاحن بە دڵی خۆیان سەرچاکەن. ئەم کەسانش ئازادن بە دڵی خۆیان ئەیانەوێت سەر هەر شێوازی چاکەن چ کورد بێت چ درێژ بێت لەگەڵ دڵەکەیانە بگونجێ یاخود نا بڕێ لە دەستی خۆیانەیە.